بێگومان ئەو کاتە ڕژێمی بەعەس ڕژێمێکی سەرکوتکەر بوو، ڕژێمێک بوو دائیمە لە سەنگەرا بوو بۆ بەتایبەتی بۆ کورد، بەتایبەتی بۆ شاری سلێمانیش بووم. شاری سلێمانی شارێکی زوندوو بوو، شاری بزوتنەوە بوو، شاری بەرخۆدان و خۆپیشاندان بوو، شاری پەروەردەکردنی ئەو کادرە حیزبیانە بوون کە لە سەردەمی ڕژێمە لە شار و لە شاخکاریانە کرد. لەبەرەوە سلێمانی تایبەتمەندی خۆی هەبوو، هەموو هێز و توانا و توندوتیژی هەیە. حکومەتی بەعەز لە شاری سلێمانیە بەتایبەتی کۆی کردبووە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە بەرەنگاری ڕژێمەکەی بوەستانایەتەوە حتمەن دەستگیریەکردن. جۆری دەستگیرکردنەکەی ئێمە شێوەیەکی زۆر تایبەتی هەبوو، تەقلیدیەکان بڵێن شێوەیەکی تەقلیدی نەبوو. ئێمە کە کاتێک گیراین لە ماڵەوە دەست بەسەر کرای، زۆر قورس بوو لەو کاتەیە تۆ لە ماڵەوە دەست بەسەر کردی. من ئەو کاتە شوم کردبوو، ماڵم لە کەرکووک بوو، ساڵی 86 من بە ئیشێک چوومە دەرەوە. تەمەن ئەو کاتانە من لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانە بووم کارمە کرد. بە ئیشێک چوومە دەرەوە، لە ڕێگا تووشی شەڕێک بووین، شەڕێکی قورسینی جاشەکان کە پەلاماری پێشمەرگیان نابوو لەسەر ڕێگەی قەراخ. تەقریبەن لە بەیانیەوە لە 7 بەیانیەوە هەتاکو 5 ئێوارە ئێمە لە شەڕەکەیە بووین. پێشمەرگە جاشەکان ئێمەیان کردبوو بە سەنگەری خۆیان بۆی پێشمەرگە دەستیان لێ نەکاتەوە. پێشمەرگەش لە تاو ئەوەی گیانی ئێمە بپارێزێت، چکۆم زۆر بووین، دەستیان ناکردەوە. وەلحاسڵ ئەو کاتە بە هەرچی شێوازێ بوو ئێمە ڕزگارمان بوو لە دەستی جاشەکان. پێشمەرگە لە پشتەوە جارێکی تر هجومی بۆ کردن. ئێمە هاتمەوە بە دێی ئاڵیاوە، چوینە دێی قارەمان و لە دێی قارەمانەوە بە گڵەزەردە و ئاڵیاوە بە پێ هاتمەوە بۆ سلێمانی. کە گەشتمەوە ماڵی باوکم کاتێکی زۆر کەمی پێچوو، لە من وایە هاتوون بۆ من ئیخباری من کراوە کە لە شەڕەکە بینداموانە، بەڵام نەمزانی کە براکانم ئیخباری کراون و هاتنە سەرمان. بەڵام هەتا یعنی دانیشت بووین ئێمە هەردووای نان خواردن کاتێکمان زانی یان بەسەرمانە قوات خاسە و ئەمن و خۆفرۆشیشیان لەگەڵا بوو. ئێمە ئاگادار نەبووین، نەمانزانی چۆن لە سەربانەوە هاتن یان لە دەرگاوە هاتن. کاتێکمان زانی تەوق کراین بە ئەمن و بە قوات خاسە و ئەوانە. لە پێش هەموو شتێکە جارێ خەتی تەلەفۆنیان پچڕان، ئەنجا هەمومانیان خستە ژوورێکەوە. ئەنجا هەموو ماڵەکە گەڕان ئەوەی کە ئارەزویان لێبوو، کە گومانیان لێبوو گەڕان. خۆشبەختانە و دەقەی هیچیان نەدۆزیەوە لە ماڵەکەیە. برایەکم فیرار بوو. تەبعاً ئێمە لە خێزانەکەمانە ئەوەی کە ئەو کاتە کە تۆ خۆت ڕێکخستایە و لە ڕێکخراوێکی حیزبیە ئیشت کردایە، لە خێزانەکەی خۆتەوە دەستی پێ کرد. هەڵبەتە ئێمەش ماڵی باپیرم یەکێک بوون، بڵین ماڵی باوکی دایکم، خاڵەکانم بەتایبەتی هەموویان کەسێکی ڕۆشنبیر بوون، کەسێکی وشیار بوون، لە حیزبا کاریان نەکرد. تەئسیراتی ئەوان بۆ سەر ئێمە و بەتایبەتی پورێکم هەبوو، پورە ڕووناکم هاوتەمەنی خۆمان بوو. ئەویش ئەتوانم بڵێم بەقەدەر پێشمەرگەیەکی ناوشار و شاخکاریە کرد، نامەکانی ئەگواستەوە، چەکی ئەگواستەوە، هاوکارێکین. هاتوچۆی ماڵی باپیرم کە نزیک بوو لە خۆمانەوە، ئەمە کاریگەری هەم بوومان. و باوکیشم یەکێک بۆ لەو ڕێخستانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە بیرمە هەموو جارێ بەدزیەوە نامەکانیم سەیرە کرد لە ناو لە پشتی ڕادیۆیا دایانە، هەتا ناوەنیهێنیەکەیم لە بیرمە بە ناوی ئاڵۆز بوو، سەیرمە کرد. یعنی دەمانچەکەیم بەکارەهێنا کە لە تەمەنێکی زۆر مناڵیا بووم، یعنی هینێکی فزوولیم تیا بوو، حەزمە کرد ئەو شتانە بزانم کە باوکمە بینی گوێی لە ئیخبارە گرت لە دەنگی مۆتی کارلۆ کە ئەخباری کوردیە بیست. یعنی ئەم شتانە هەمووی تەئسیری بۆ من هەبوو، بەتایبەتی وەکو پێم وتی ماڵی خاڵەکانم و خوشکەکەم، بەتایبەتی ژیانی خوشکەم هەموومان. یعنی ئەتوانم بڵێم هەرێکێ لە خێزانەکەی ئێمەیە بە جۆرێک لە جۆرەکان کاری کردووە. هەتا جارێک ئێمە ئیخباریمان کرا کە ئەو کاتە لە ڕانیە بووین، خوشکەکەم نامەیەکی بەپەلە بۆ ناردم، نازانم چۆن زانی بووی، وتی ڕەفیقەکانە هەمووی گیراون و کەشف بوون، بە هیچ نەوعی خۆت دەرباسکە نەیتەوە. ئەو کاتە ئێمە چوینە پڵنگان کە لە ڕانیەوە نزیک بووین. یعنی ئێمە هەرێکێ لە خێزانەکەی ئێمەیە
کاریە کرد بەڵام ئەو شەوە بە تایبەتی کاتنە سەرمان بۆ دوو براکەم هاتبوون کە هاتن بە برایەکم لە جامیعەی مووسڵ بوو ئەو برایشم لە ماڵەوە بوو بەڕاستی تر ئەو سۆندەی بە ئەو کێبڵێک کە بەدەستیانەوە بوو طبعاً ئەو کاتە بۆ چاوترسانی تۆ بۆ هینی تۆ پێتا کێشیان بە براکەمان وتیان هەوێکە و ئەوانە بتێونەتەوە جۆرە لە شڵەژان دروستە بێ من کچە گەورەکەم تارە بە باوەشمەوە بوو براکەم لە ژێرەوە ئیشە بە لوغەی چاو لە ژێر لێوەتی کراسەکەم شتیتیایە بە براکەمیان خۆت بگۆڕە ئێستا بۆ سەعاتێک و ئەتبین و ئەهێنینەوە ئێمەش پێشترە و ئەزمونەمان بینی بوو ئەو سەعاتە یا نایەتەوە یا زۆری پێچێ وتی شتیتیایە منیش بە عەلاگەکەەوە کراسەکەم داگرت بەڵام دەسم نایە یەخەی کراسەکە نقورچێکم لە کچەکەم گر بۆی بگری کردی بە گریان و هاوار علاساس دەمولوتی ئەوەسڕم کراسەکەم داگر بە عکسەوە لە خوارەوە گرتم هەموو شتەکانی ناو کراسەکەی کە پەیڕەوی کۆمەڵی ڕەنجدەرانی تیا بوو کەوت ینی لە باوەشی خۆمینم کرد ئەوان ئەمنەکان خوات خاستە ئەگەڕان و چاوەڕێی ئەو بوون بگەڕێن و تەحقیقیان لەوانەی ترەکرد لە باوکم و لە باجیم و لە خوشک و برا بچووکەم شاناز و دلێر کە قسەیان لێپرسین من ئەو فرسەتەم هێنا براکەمیان برد کە ئەویان برد ئێمە تەسەوڕمانە کرد دەورمان چۆڵ بێ و کەس لە دەورمان نەبێت و وینە کەچی قوات بە دیار ئێمەمایە هەر چاوەڕێمانە کرد بڕۆن نەڕۆشتم وردە بڵین قواتی تریان بۆ هاو لە سەربان و لە حەوشەکەی و لە ژوورەکانە و ئێمەیان خستە ژوورێکەوە وتی هەچ حرەکەی بکەن هەر شتێ بکەن ئێوەشە برێن ئیتر ئێمە هەر بە تەما بووین ئەمانە بۆیە ناڕۆن تا براکەمە هێننەوە نەمانزانی وتی وێنە محەممەد بە عەرەبی وتمان وەڵا ئەو لە مووسڵە بە هەموو هینی خۆمان توان ئەو پارێزراوی شەڵا لە مووسڵ ئەو خۆی هەرچی چۆنێ بێخەبەرە بیستێ و خوشکێکم مامۆستا بوو لە دەرەوتم حتمەنەوەی بیستێ و جوابیش بۆ ئەوە نێرێ کە نێتەوە نەمانزانی بەیانی زوو لە ئەمنی مووسڵەوە یەکسەر چوبوون لە قاعی محازەرە ئەویشیان دەرهێنا بوو بردبیان ئەنجا کوڕی خوشکەزای باوکم خوشکەزای دایکم کاوە ئەو کاتەش کێشەیەکمان بۆ دروست بوو هەموو هینەکە بۆم نەگەڕاوە ئەنوو تۆ هەمویانە فێری سیاسەت کرد چکە من لە هەمویان گەورەتر بووم کێشەی خێزانیشمان بۆ دروستە بوو کاتە نیگەران بوون لەوەی کە مناڵەکانیان تێوەگلاون لە سیاسەتە وەرحاصل ئێمە ماوەیەکی زۆر قواتمان بەدیارەوە بوو محاسر بووین لە ماڵەوە ئەنجا لەگەڵ ئەوەشە ماڵەکەمان پڕ بوو لە کتێبی مەمنوع لە بەیاننامەی شاراوە بەڵام چیمان کردبوو من و براکانم بە تایبەتی باوکیشم ئەیزانی کە کتێبمان هەیە باوکم ڕێگری لێ ناکردین و سەرکوتی ناکردین لە مۆزوعەکە بەڵام هەموو جارێ پێشنیاری بۆ کردین ئەیود ڕۆڵە من قازانجم نەکردو تا ئێوە قازانج بکەن دانیشن سیاسەت قورسە بۆ ئێوە با نەکەونە دەستی باس نەمانزانی باوکم دارمان هەبوو لە حەوشەکەیە تەنورمان هەبوو باوکم هەموو کتێبەکانی خستبۆ ژێر دارەکانەوە لە لای تەنورەکەوە ئەوان گومانیان لەوان نەبوو کە لەوێ شتیتیایە مەجموعەیە ئەوراق و پەیڕە و ئەو شتانە ئەو کاتە تابیعە هەبوو بەڵام لە دائیرەکانە هەبوو تۆ نەدەتوانی بچی نامیلکەیەک تەبعکەی یاخود ئەو بەیاننامانەی کە هاتنە خوارەوە تۆ بڕۆی طبعیکەی ناچار بەدە زەمان نووسیەوە کاربۆنمانە خستە ژێری و بە شەو دوایەوەی کە کەس و کارە خەوتن ئێمە شتەکانمان ئەنووسیە و تەبعمانە کرد و وەکو نامەی پێچراوە تەنانەت شەوی بەراتیشمان بەکارەهێنا بۆی کە مناڵان هاتن ماڵەکان زۆر بە ئاسانی ئەم نامانەیان بۆ بچێتە ناو ماڵەکانیانەوە بەبێوی ترس و هین بچێتە سەر ئێمە هەرچەنە ئێمە بۆ دیوار نووسین بۆ بەیان بڵاوکردنەوە بۆ دوکانەکان کە شەو دائەخرا بە تایبەتی هەڵکەوتەی ماڵی ئێمە لە ناو لای چاخانەی ساعتاکۆیی بوو براکانم خۆم بەیاننامەکانمان خستە ژێر دەڕابەی دوکانەکانە بەیانی کە دوکانیانە کردەوە ئەیان بینی بۆ ئەوەی کە خەڵقمان بگرێ لە دوکانەکانە بۆ ئەوەی کە خەڵق بەیانی نێتە سەرکار کە مزاحرەکان دەستی پێکرد بەو شێوەیە خەڵق ئاگادارەکرا خۆ تۆ نەتوانی بەعلەنی بڵێ بەهاتایەتە ژوور و لەگەڵ ئێمە سجنەکرا چونکە ئەوان گومانیان لەوە هەبوو ئەمە هاتووە تەخریبات کە ئەمە هاتووە بیان گرێ ئەمە هاتووە بۆ جاسووسی ئەیانگر لە ماڵەوە ماوەیەکی زۆر ماینەوە ئێمە نازانین کە براکەم گیراوە لە مووسڵ و براوە هەتا
هەردوو براکەم بران ئەوان لەژێر تحقیقا بوون بۆ ئەوەی ئاعترافکەن لەسەر ئەندامانی تری خێزانەکە بزانن کەی تریان لە خێزانەکە لەگەڵیان لەبەرەوەی کە ماڵە پور و ماڵە کەسەکانی تریش ئەوانیش کە کوڕەکانیان گیراوە گومانیان لەوە هەبوو هەموو عایلەکە خەریکی ئەو بەزمە بێ باش بوو براکانم ئاعترافیان لەسەر کەس و کار نەکەوە هەرچەنە ئیهانە کرابوون توانەوە خوشکتمان هێناوە ئەوە براتمان هێناوە بەڵام یەکشت ئێمەی کە ڕزگار کرد کە ئێمە تۆزێ گومانەکەیان کەمتر بووە لەسەر ئێمە باوکم ژنی دووهەمی هێنا بۆەوە کە دوای خاڵی خۆش بوو دایکم ژنەکە عەرەبی ئەزانی و منیش بە عەرەبێکی فەسیح قسەمە کرد ئەوان گومانیان چوو بۆ سەر ئەوەی کە ئایا ئێمە ئیشەکەین لەگەڵ پێشمەرگەیە یاخود ئیش ناکەین وەکو ڕێخستن ئیشەکەین یا ئیش ناکەین ماوەیەکی زۆر ماینەوە من برام بۆ تەحقیق کە ئەبرەی بۆ تەحقیق ینی بەڕاستی کە چاوە ئەبەسرێتەوە تۆ نازانی بۆ کوێ دەبن نازانی بە چه ئاقارێکا بۆ کوێ دەبن بەڵام کە چاوەکەیتەوە ئەبینی هەرتۆنیت کێشەکە هەرتۆنیت خەڵکی تر زۆرە ینی ئەو معاملەی کە لەگەڵ تاکەن ئەو توندوتیژەی کە بەرامبەر دەیکەن ئەو قسانەی کە بەرامبەر دەیکەن هەنێ جار بە نەرمی ینی واد لێکەن خۆ دەکەیتە گومانەوەڵی ئێستا بەرەبم ئێستا وازم بێن هەنێ جاریش ئەوەنە بە توندی قسەت لەگەڵاکەن ئەوەنە عەزاب بدەن ئەڵی مردنەکە هەڵەبژێرن یعنی تۆ هەل خۆت لە خۆتا لێیان ئەترسی ئەوان ئەوەنە بە درڕندەیی قسەیان لەگەڵا کردی ئەوەنە درڕندە بوون لە ناو شارەکە ئەوەنە پێش خۆت خەبەری خەڵکی ترت بیست بوو کە عەزاب دراوە کە ئەوانەی لە زیندان دەرئەچوون بە سوودفە وابزان زیندانەکانی بەعەزەوەی کە بچوایەتە ناوی زۆر بە کەمی ئەهاتە دەرەوە ئەتزانی ینی پێشەوەی کە تۆ بگیری ئەتزانی لەوێ چی لێکەن چکۆ ئەوەی کاتۆتە دەرەوە ئەتزانی چی لێکراوە لە لیان لە تەعزیب لە ئیهانەکردن لە ئاو نەخواردن لە ترس و دڵڕاوکێکەی خەنە دڵتەوە یعنی هەتا بڵێ نیزامێکی سەرکوتکەر و داپڵۆسێنەر و قرس بوو یعنی بەدەم ناگەڕێتەوە کە تۆ لەو زیندانانە چیت لێەکەن ئەو جاری وابوو کە تۆ چی خۆتت لەبیرە چووە ئەوەی کە بینیتە کە پێش تۆ لەوەیە کە چەندێکە لەوێ عەزاب دراوە کە ژن دەبینی مناڵی بووە لەوێ ژن دەبینی مناڵەکەی بەرمەمکانە بۆ تازە بۆ لەدایک لەوێ گەورە بووە ئەوانە عەزابی ئەیەیت زۆر قرس بوو نەبێت چۆن بێ نە ئاگایان لە کەس بوو نە ئاگایان لە دایکیان بوو نە ئاگایان لە خوشکیان بوو ئەوەی کە بە عایلەوی گیرا بوو ئەوەی کە مێردی گیرا بوو ئەوەی کە برای گیرا بوو هەمووی چاوەڕێ ئەوەیە کرد کە ئەمیش ڕۆژێ لە ڕۆژان ئیدام بکرێ یاخود ئەو بیست ئەوانەی کە براون بۆ مەحکەمەی سەورە گەڕانەوەیان نییە یاخود عیدامن یاخود حکمی موعەبەدن ئەو شتانە یاخود ئەوانەی کە برابوون بۆ نوگرە سەلمان و بۆ سژنی فزەیلی ئەوانە زۆر بارودۆخیان قورستر بوو لەوانەی کە بیدایەت گیرابوون و بەرەڵابوون بەڵام ئەو کاتە تەحقیق کە لێت ئەکرا زمانی خۆت و خۆڕاگری خۆت پاڵپشتێ بوو بۆ تۆ کە تۆ نەجاتێ بێ ئاعتراف نەکردن و دانپیانەنان زۆر زۆر باشتر بوو لەوەی کە تۆ لە تاو ئێش و ئازاری خۆت ئاعتراف نەکەی یعنی ئەمانە هەمووی بارپرسی بوو بۆ ژنی ئەو کاتە دوای ئەوەی کە لە زیندان دەرەچووی هات بتە دەرەوە یعنی خۆتت بیرە چ عەزابێکت کێشاوە چیت کردووە یەکێ لە پرسیارەکان کە خەڵق لێ کردی لە باتی دەستخۆشی و شانازی پێوکردن هیچیان لێ نەکردن هیچتان لێ نەهاو ئەوەی کە لە پرسیارەکان کە لە گوێ تا ئێستا ئەخلێتەوە زۆر قورس و زۆر ناخۆشە ئەوان گومانیان بۆ ئەوە چوو بەڵام بە هەر حاڵ ئەگەر ژنێکی دەستدێژێژی لێ بکرایە شتێک بە ئیرادەی خۆی نەبووە هیچ کەسێ بە ئیرادەی خۆی لە زیندانە نەژیا ئێمە بە تایبەتی ساڵی هەشتاکان هەڵچوونێک و بڵێن هینێکی گەنجانە دەستی پێکرد تەنانەت دەچوین بۆ مەسرحەکانیش بە مزاهرە هاتینە دەرەوە خواخۆی فرسەتێکمان بوو کە کتێب گۆڕا لە کوردیەوە بۆ عەرەبی مزاهرەمانە کرد و ئەچوینە سەر جادە یعنی ئەو کاتە ئەو گەنجانە سەردەمی ئێمە بڵین سەردەمی هەشتاکان کە ئێمە گەنجێکی تازە هەڵچوو بووین و خۆمان ناسی بوو خۆمان پەروەردا کرد بە خوێندنەوەی کتێب و ئەگەر بچوویتایەتە ناو ڕێخستنەکانیشەوە بە حەلەقاتی سەقافی حیزبیە ئەڕۆشتی ئەنجا مافی ئەندامێتی دووەرەگرت لەبەرەوە ئێمە پەروەردەیەکی حیزبی باش کراین و
دەور و تەسیرمان هەبوو بۆ هەموو خێزان و هەموو دەور و پشتمان لە خێزانەکەی خۆمانەوە دەستمان پێ کرد ئەنجا ئەڕۆشتینە سەر کەسانی دەوروبەر من زۆرم بینیوە زۆر یعنی لە قۆناغەکانی ژیانمان بەبێ ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان پەشیمان بم ڕۆژێ لە ڕۆژان لەو خەباتەی کە کردومە پەشیمان بم چونکەم ئێمە پەروەردەیە کراین کە ئینتیمای نەتەوەییمان هەبوو ئینتیمای نەتەوەیی زۆر گرنگە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە کە هەیبێ بۆ نەتەوەکەی چ جای ئەوەی حیزب لە حیزبا ئیش بکات چ جا ئەوەی کە لە دەرەوەی حیزبیشا بێ ئینتیمای نەتەوەیی زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کەی بینم ئینتیمای نەتەوەیی نەماوە گەنجەکانمان زۆر بێمنەتن لەو ڕاپەڕین و لەو خەبات و ماندووبوونەی کە ئێستا ئەم زەمینەی بۆ لەبار کردوون کە بە ژیانێکی ئازادانە بژین هیچ سانسۆرێکی قورسیان لەسەر نییە و بە ئازادانە ئەژین و هاتوچۆکەن بەڕاستی ئەو ڕۆژانەی کە ئێمە تێمان پەڕان ڕۆژانی زۆر قورس بوو یەک شتم بیر نەچێ یەک ڕۆژ کاگزرار هەبوو لە ڕانیا پیاوێکی زۆر ئازا بوو کە هەموویان پێشمەرگاردیان کرد و خەڵکی ئەستێرەکان بوو کاگزرارێکێ بوو لەو کەسانی کە زۆر هاوکارمان بوو ڕۆژێ لە ڕۆژان ئێمە نامەمانە برد بۆ دەرەوە لە دوکان گیراین نامەکەی قوددا یعنی ئەگەر ئەو نامەیە بگیرایە ئەوش ئیدامەکرا ئێمەش ئیدامەکراین یعنی گەیشتبووینە ئەو حەدەی کە ئێمە ژیانی خۆشمان ئەخستە خەتەرەوە لەبەر ئەوەی کە زەرەر نەهێنی و نەکەوینە بەردەستی باسەوە بەس یعنی ئێستا ئینتیمای نەتەوەیی زۆر کەم بۆتەوە بەداخەوە هیوادارم گەنجەکان ئەو ڕێبازەی کە ئێمە گرتومانە ئەو هەستەنەتەوەی کە ئێمە هەمانە ئەو خۆپەروەردەکردنەوەی ئێمە کە هەمانە هیوادارم ئەوانیش ئەوانە پیادە بکەن وا نەزانن ئەم ئازادی کە ئێستا هەیە لەسەر سینێکی زێڕین بۆمان نەهاتووە بە قوربانیدان و هەوڵ و ماندووبوون و بەرخۆدانی ئەم چینەی ئێمە کە لە ساڵەکانی ڕابردوودا کردومانە و ئێمە بەتەمای ئەوەش نەبووین کە ئێمە ئەم ئازادیە بەرجەستە بێ و ئێمە داوای پلەی و پۆست بکەین ئێمە بەتەمای شەهید بووین هیوادارم ئەم ئازادیە ئەم دەستکەوتە لە دەست نێرێ و ئەوان تەواوکەری ڕێگاکەی ئێمە بن